لە وڵات بیرم لەوا کردەوە لیکی ئەو شێرە بەرشان مەکە و ئایا نوێژی پێوەیان لە سەردەمی مەمالیکەکانە لە حکمی یەکێکیانە ناوی محەممەدی یا ئەحمەدی کوڕی تۆڵۆن بووە ئیبن تۆڵۆن لە سەردەمی ئەوە کە ئیبن تۆڵۆن کابرایەکی زۆر ظالیمە بێ زۆر فاسی دەبێت زۆر خراپەکارە بێ یەکێ لە زانایان بە ناوی ئەبولحەسەنی زاهید ڕۆژێک بڕیارە بچێ بۆ لای ئەم ئیبن تۆڵۆنە نەسیحەتی بکە ئەچێ بۆ لای داوای بینینیە کاویش ڕێگەی پێدا بیبینێ لەناو وەزیرەکانی ئەو دار و دەستەکەیە دانیشتووە خۆی کا بەرژوورە ئەبولحەسەنی زاهید پێڵێ تۆ خراپەکاری تۆ ظالیمی تۆ خەڵکە کوژی بەناحەق تۆ ماڵی خەڵکە خۆی تۆ کەم و کوڕیت هەیە لە عیباداتە تۆ کەم و کوڕیت هەیە لە حکومەکەت فاشیلە لەو کاتەیە زۆر زۆر تووڕابێ ئەم ئیبن تۆڵۆنە بڕیارەدا ئەبولحەسەنی زاهید سجن کەن و بیبەستنەوە هەتا وەکو لە برسا بمرێ مدەتێکی زۆر سجنیەکەن و بەستنەوە نان و ئاوی نایانێ و لە برسا نامرێ ئەڵێ دەبڕۆن شێرێکم بۆ برسیکەن چەند ڕۆژە هیچی مایێنێ دواتر ئەم ئەبولحەسەنە بەرن لە ساحەیەکە داینێن و شێرەکەی تێبەرن با بیخوا و ئێمە چێژ ببینین لە دیمەنی خواردنی بەو شێوەیە شێرێکی برسیە هێنن چەند ڕۆژێکە برسیان کردووی تر پەلاماری هەرچی بای خۆ ئەبولحەسەنی ژەبەستنەوە و داانێ لە ناوەڕاستی ساحەیەکە و شێرەکە بەڕەڵاکەنە سەری لەو کاتەیە کە ئەو شێرە بەڕەڵا ئەبێت ئەبولحەسەنە بینێ ڕاستەخۆ بەرەوڕووی ڕاکە وەی پەلاماری باو بیخوا لێی نزیکە بێتەوە خاوە بێتەوە بە چوار دەوری ئاسوڕێتەوە ئەبولحەسەنی زاهید هیچ جوڵە ناکە سەریش ناسوڕێنێ هەر سەیری پێشەوە ئاکا و ڕاوەستاوە ئەم شێرە هەر بە چوار دەوری ئاسوڕێتەوە لێی نزیکە بێتەوە بۆنیەکە هیچی لێ ناکە ئاخرجار شێرەکە وەکو بڵێ بە بێزاریەوە بە سەرلایانەوە سەربایانەوە دواوی کە بۆنیەکە گەڕێتەوە دواوەچێ لە سوچێکا دانیشێ و ناچە بەلای دوایی فەرمانەکەن شێرەکە بگیرێتەوە ئەبولحەسەن بێنە دەرەوە کاتێک کای هێنە دەرەوە ئیبن تۆڵۆن لێ پرسێ باشە لەو کاتەیە کە شێرەکە بە دەورتە ئاسوڕایە و لە مۆزی لێ نزیکە کردیتەوە بۆنیە کردیت تۆ بیرە لە چییە کردەوە ئەترسایی یاخود ناترسێ لە وڵات بیرم لەوا کردەوە لیکی ئەو شێرە بەرشان مەکە و ئایا نوێژی پێوەیان بیری لایەوە نەبووە ئەیخوا نایخوا چی لێکە چی لێکە ئەوەی تر ئەزانێت چە عەبدێکە با بڵێن ئازادیەکە و لی خۆشە بێ و دواتریش بۆ خۆی هەوڵە ئیسلاح بکە لە حکمی خۆیان بەڵام دواتر لە ناوە برێوە کوژە دواتر لە ئەبولحەسەنە پرسن بەچی ڕزگارە بوو لە شێرەکە لە بەتەوەکل قەڵت دەی منە هەموو ساڵە عیبادەتم کردووە زاهید دێگە تەوەکلم نەبێ بە کەڵکی چی ئەم چیرۆکانە زۆرن هاتووە لە ژیاننامەی پیاوچاکانەوە لە ئەهلی تەوەکلە